موشەکەکانی ئێران هەڵگریچ پەیامێک نوو بۆ کێن. عوسمان گڵۆپی نووسەر و چاودێری سیاسی نووسیوێتی ئێران لە ڕێگەی هێرشە موشەکەکانەوە پەیامێکی سەرەکی ئاراستەی هاوپەیمانان و وڵاتانی نەیاری لە ناوچەکە کرد، چونکە ڕێگەی ناردنی پەیام بۆ حکوومەتی هەرێم لە پشکی پارتی پێویستی بە موشکی بالیستی نییە، بەڵکو دەوێت بە ئەمریکا و نەیارەکانی بڵێت ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەستی مندایە. ئەگەر دەتانەوێت بەرژەوەندەکانتان و دۆستەکانتان پارێزراو بن، دەبێت لە دەرگای من بدەن. ئەرکی جوڵەی هێزەکانی بەرەی مەقاومە لە لوبنانەوە تا سووریا و حوسیەکان و دەریای سوور و عێراقیش هەر ئەمەیە تا ئەمریکا و دۆستەکانی ناچار بکەن لە دەرگای ئێران بدەن. شکستی پرۆسەی ئاساییکردنەوەی پەیوەندی عەرەب ئیسرائیلیش هەر ئەمە بوو. ئەم هێرشانە بە ئاماجی هەڵگیرستانی ئاڵۆزی زیاتر نین، چونکە ئێران نایەوێت بچێتە جەنگەوە و هەموو ئامانجیشی ئەوەیە شکۆی خۆی لە ناوچەکە بهێڵێتەوە بەبێ ئەوەی ڕاستەوخۆ ببێت بە بەرەیەکی سەرەکی لە شەڕ. ئەگەر ناشوێنی زۆر گرنگ و استراتیژی هەیە، ئێران دەستی پێیان بگات و بتوانێت بیان کاتە ئامانج، بەڵام نایکات، چونکە دەزانێت بە ئامانجگرتنی ئەو شوێنانە پێوەڵام نابن و ئێران پەلکێشی ئاڵۆزی زیاتر دەکەن کە ئەوەش خواستی ئێران نییە. تاران باش دەزانێت ئەو شوێنانەی بە ئامانجی گرتوون تەنها کەرەستەیەکن بۆ گەورە نیشاندانی قەبارەی هێرشەکە و گەشتنی پەیامەکە و هیچ لایەک کاردانەوەی کردداری نابێت لە بەردەم ئەم هێرشانەدا، بۆیە بە ئاسانی خۆی دەکاتە خاوەنی هێرشەکە. بەمەش بە هاوڵاتیانی وڵاتەکەی و دنیای دەرەوەش دەڵێت کە هێرشکردنە سەر خۆی و دۆستەکانی لە ناوچەکە بێوەڵام نین و ئێمەش دۆستەکانیان بە ئامانج دەگرین. یەکێک لە پەیامەکانی دیکەی ئێران ئەوەیە کە بە هێزەکانی هاوپەیمانان بڵێت بۆ پاراستنی و ئارامی خۆتان و هێزەکانتان لە عێراق چاوتان لەسەر هەولێر نەبێت وەک پەناگەیەکی ئارام، چونکە هەولێر بەشێکە لەو خاکەی کە دەسەڵاتی تەواومان بەسەریدا هەیە و وەک ناوچەکانی دیکەی عێراق لە چوارچێوەی خاکی بەرەی مەقاومەدایە. لەلایەکی ترەوە موشەکەکان هاوپێچن با تۆڵەکردنەوەی لە هاوپەیمانانی سەدر و حەلبوسی و پارتی کە لە دوای کۆتا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وەک بەرەی دژایەتی سیاسەتەکانی تاران نەوهێنرا و بوونە سەر ئێشە بۆ پلانەکانی سیاسەتی تاران لە عێراق و هۆکاری پەرتکردنی ماڵی شیعی. ئەمەش پێدەنگکردن و کەنارخستنی نەیاری سەدری بوو لە هاوکێشەکان و تەشکیلەی حکوومەت و دەرکردنی حەلبوسی بوو لە سەرۆکی پەرلەمان. بەڵام حەلبوسی هەرزوو لە مەتێگەیشت و بە سەردانێکی دووڕۆژەی بۆ ئێران ئاڵای سپی هەڵکرد. ئەنجامی ئەم تەسلیمبوونەی حەلبوسی ئەوە بوو کە حیزبەکەی لە بڕیاری هەڵوەشانەوە پاراز لە دادگای فیدراڵی کە بەما هیچ کەسێکی دیکەی بەرامبەر ناجوڵێنرێت تا بە دەردی تارق هاشمی نەبرێت، کە هیچ کات وەک تارق هاشمی پێگەی بەهێز نییە لە ناو سوننەکان، بەڵام بە بڕیارێک کۆتایی بە وێستگەی سیاسی هێنرا و بۆ دەرەوەی وڵات هەڵات. بەم پلاناش هیچ هێزێکی سوننەی کاریگەر لە عێراقدا نییە لە دەرەوەی سیاسەتی هێزە شیعیەکاندا بێت. هەر بۆیە هێرشەکانی ئەم دواییانە و ئەوانەی پێشترش بۆ سەر هەولێر سوچێکی ئەو پەیامەی تۆڵەکردنەوەیان تێدایە، چونکە بەغداد بە ئەندازەی تاران بۆ ئێران گرنگە لە ڕووی سیاسی و ئابووری و سەربازیەوە. هەر بۆیە ئێران دەیەوێت پێشوەختە جادەی دۆستەکانی تەخت بکات بۆ دوای هەڵبژاردن تا ڕوبەڕووی ئەو گرفتانە نەبێتەوە کە پێشتر عێراقیان گەیاندە لێواری پێکدادان بە تایبەت لە نێو ماڵی شیعە. بە نایارەکانی داهاتووشی دەڵێت وەستانەوە و بوونە کۆسپ لە بەردەم سیاسەتەکانی مندا باجی هەیە تا بۆ جارێکی تر کەس جورئەتی دروستکردنی هاوپەیمانی نەبێت لە بەرامبەر دۆستە هاوپەیمانەکانیدا کە جێبەجێکاری سیاسەتی تارانن لە عێراق.